هەمان کاتەکە لە دژی لەشکرکێشی ڕژێمی مەذهبی عێراقین ڕژێمی کۆنەپەرستی عێراقین بۆ سەر کەرکووک و ئەو ناوچانەی کە بەردژێ ناکۆک ناوە برێن لە هەمان کاتە دژ بەو هەموو ئاکار و ڕەوشت و هەسوکەوت و سیاست و پراکتیکەین کە لە 26 ساڵی ڕابردووە ئێمەیان بەم ڕۆژەکەیان ئێمە ناڕەزاییمان تەنها بەرامبەر بە لایەنێک نییە بەرامبەر بە هەموو بابیۆخەکەیە و پێمان وایە تەنها لایەنێک لەم بەندوبەستەیە تاوانبار نین هەموو ئەوانی کە کاریان کرد وە زەمینەیان ساز کرد بۆ ئەم کارەساتە دەبێت لە دادگایەکی عادیلانەی جەماوەریە ڕۆژێک دادگایی بکرێن و بە تاوانی بە سزای تاوانەکانیان بگەن لێرە من مایک بەجێ ئەڵم بۆ کاقادر نادر کە وتەی گروپی حەفەی شوباتە خوێنێتەوە هاوڕێیان بەخێر بن بەداخەوە ئەمڕۆ ئێمە لێرە ڕاوەستاوین لەژێر ئاشبەتاڵش کەی دەسەڵاتی کوردی کە هیچی کەمتر نییە لە ئاشبەتاڵ و 75 هیچی کەمتر نییە لە تاوانی شەنگال هیچی کەمتر نییە لە سیوێکی ئاب ئەوە کۆی تاوانەکانە مێژووی ئەو دوو حیزبە مێژوویکی 6 ساڵەی پڕ لە شکست ئاشبەتاڵ ناپاچی و بەدواکەوتنی بەدوای کورسی 16 ئۆکتۆبەر بەشێکە لە مێژووی وەک گوتمان سیوێکی ئاب بەشێکە لە مێژووی ئاشبەتاڵی 75 کە گەیشتا و ئاستەی بنەماڵەی بارزانی و تاالبانی بە 50 ئەو تاوانە ئەنجام بدەن 16 ئۆکتۆبەر ڕۆژێکی شوم دەبی لە مێژووی بنەماڵەی تاالبانی و سەرانی بەرپرسی پارتیەکێتی بە هیچ هێز و پاساوێک تاوان ئەوە ناکرێت 150 خاچی کوردستان 200,000 کوردیان ئاوارە کرد شۆڕشێکی کورد کە 80 ساڵە خەڵکی کوردستان قوربانی دەدا لە پێناوی دەستکەوتێکی حزبی لە پێناوی ملشکانی یەکتری ئەوەیان کرد ڕاستە حکوومەتی عێراق حکوومەتێکی داگیرکەرە ئەو حکوومەتە چەندین ساڵە مادەی 140 جێبەجێ نەکردی ئەو مادەی کە قومارێکە بە خاچی کوردستانیانەوە کرد ئەوەی کرایە بەروبوومی سیاسەتی بنەماڵەی بارزانی و تاالبانیان کە لە حکوومەتی عێراق دەرێ بە ناوی چەسپانی دەستورەوە دەیکەم و کۆمەلگای نێودەوڵەتی لە بەرامبەری تەسکەی دەکاتن بەڵام ئێمە قوربانی ئەو سیاسەتەی ساڵی 2003 و دەستوری 2005 کە چەشەی کوردیان کردە قومار کە هیچ وڵاتێک ئەوە ناکاتن و هاوکات نەیانتانی لە یەک گرتوانە ئەو دەستکەوتە بپارێزن نموزەتێکی جوان لە شاری لەو ناوچە جێناکوکانە بەرامبەر گەلان و نەتەوەکان کە جێبەجێ بکەن بۆیە حکوومەتی عێراق بە ناوی دەستورەوە دێ خاچی کوردستان داگیر دەکا و هەموو پاساوانەی بنەماڵەی تاالبانی بەرامبەر ئەو شکستە دەیمێنەوە هەمان ئەو پاساوانەیە کە بنەماڵەی بارزانی بۆ سویەکی ئاب دەیهێنەوە و تازە مەحالە حکوومەتی عێراق دەست بچێشە دوورکەوێتەوە لە ناوچانە ئەگەر ئێستا کە خەڵکی کوردستان هێز و لایەنەکان دێنە مەیدان لە گەرمەیە و ڕووداوە جوڵەکان مەحالە حکوومەتی عێراق بە ناوی ئەوەی کە مافم هەیە کە سەروەریم هەیە ئەو هەموو قوربانیە سەر لە نوێ دەبێتن بە هەزاران شەهیدیت کە بدەیتەوە ئەو ناوچانە ڕزگار بکرێتەوە حکوومەتی عێراق ئامادە نییە دان بەو ناوچانە بێ هاوکات خاڵش کەش بڵێ هاوڕێیان هێز لە ئێمە دژی ڕفراندۆم نییە و بەداخەوە بەشێک لەو لە پاڵپشتی لەو هێزە نێودەوڵەتیانە و حکوومەتی عێراق دژ بە ڕفراندۆمی خەڵکی کوردستانە ڕاستە ئێمە لەگەڵ تەوقیتەکە نەبووین زۆر بەمان دژ بە ڕفراندۆم بوون بەو شێوەی کە مەسعود بارزانی بە کەڵەگایی بە دیکتاتۆرەتی لەگەڵ ئەو ستافە ڕفراندۆم چی ئەجانیاندا بەڵام ئەوە مابەچڕەوەی خەڵکی کوردستانە خەڵک دەبی داکۆچی لێ بکە و بەشێک لەو هێرشەی کراقسە خەڵکی کوردستان بافەچڕەوەی خۆی داوای کردێ بۆیە ئەوەی لێکرێ بۆیە خاڵەکان زلایە ئەوەی وی کرد حکوومەتی عێراق بێ لە ناوەڕۆکدا ئەو دژی ڕفراندۆمی خەڵکی کوردستانە بەڵام مەسعود بارزانی بە کەڵەگایی بە دیکتاتۆرەتی خۆی هەموو دۆستەکانی کوردی لە دەستدا بەو تەوقیتەی بەو نەزانینەی لەگەڵ گروپە ڕفراندۆم کێشەی کوردیان دۆڕاند
ئەگەر ناکورد بە تەوفیقی تر بە ڕیفراندۆمی تر بەیەک بتوانێت حکوومەتی عێراق وای دەکردنەوە هەموو دەوڵەتەش دژی کورد دەبوو بۆیە ئێمە هەم باجی دیکتاتۆرەتی مەسعود بارزانی و بنەماڵەی تاالبانی دەدەین هەمیش باجی داگیرکاری حکوومەتی عێراق دەدەین هاوڕیان هاوکات بە یەک قسەی پێ دەکەم ئێستا ئێمە لە هەموو وەختێک لە چرکە ساتێک داین هێزە قەومیە کوردیەکان هێزە قەومیە عەرەبیەکان هێزە داگیرکەرەکان هاوشێ کوردستان و ئەو ناوچانەی کە پێی دەگوترێت جێگای ناکۆک شەڕێکی قەومی لە هاوشێوەی ئەفغانستان دەست پێ بکەن لە هاوشێوەی سووریا دەست پێ بکەن لە هاوشێوەی لوبنان دەست پێ بکەن لە هاوشێوەی یەمەنی ئێستا دەست پێ بکەن ئەوە زۆر خەتەرە زۆر خەتەرە ئێران تورکیا هەوڵێکی جددی دەدەن لە ئاگر خۆشکردن بۆیە لە ئێستاکەوە پێدا بگرن لەوەی کە گەلان دەبێت پێکەوە بژین ئێمە دژی شەڕین هاتین ئێرە کۆبووینەوە دژ بە شەڕ لێرە کۆبووینێتەوە پشتگیری شەڕ ناکەین پشتگیری لە دیالۆگ دەکەین بەڵام بە مافی ڕەوای خەڵکی کوردستان ئەو ناوچانەمە پێخاچی کوردستانە هاوکار لێرەوە ڕای دەگەێنین مەرگ و مردن بۆ کۆماری ئیسلامی ئێران کە سەرپەرشتیاری ئەو هێرشەیە بەسەر خەڵکی کوردستان هەموو بەڵگەکان نیشان دەدا ئێستا شاری کەرکووک لەژێر دەسەڵاتی داگیرکەری هەر عێراق نییە قاسم سلێمانی بە ئاشکرا لە کوردستانە ئەمە زۆر شەرمەزارێکی گەورەیە سۆسەگۆڕی تاالبانی بەسەرکەوتن لە قەڵەمی دەدەن دوژمنێکی وا سەرسەخت زۆر شەرمەزاریە قاسم سلێمانی وە بڕوا بکەن هاوڕێیانی دۆستی خۆمان هەیە دوێنێ پازداری ئێران بە ڕوتبەی ئێرانی لە ناو کەرکووک دەسوڕێتەوە لە ناو کەرکووک دەسوڕێتەوە خەڵکی کوردستان بۆ ئەو هەموو قوربانیدا ئێستا دوو داگیرکەر لە کورە لە ئەوەیە بۆیە وەرنە مەیدان هاوڕێیان ئێستا گەرما و گەرمی ڕووداوەکان ئێمە داوا دەکەین لە هەموو وڵاتەکانی تر خەڵکی کوردستان هەڵێکە هاتۆتە دوی کۆمەلگای نێودەوڵەتی بجوولێن بەس نەک بەو داوایی کە مەسعود بارزانی دوای ئەو ئاژبەتاڵە دەیکات ئەو ئاژبەتاڵەی دەکات هەڵێک هاتوتە دێتە کۆمەلگای نێودەوڵەتی لەگەڵمانە هاوکار لێرە ڕای دەگەێنین داوای دەستکێشانەوە و دادگایی کردنی مەسعود بارزانی و هەموو ستافە حیزبیە دەکەین کە لە کوردستان ئەو بەو ڕەوشە خراپات کۆمەلگای کوردیان گەیان و داوای دادگایی بنەماڵەی بارزانی و تاالبانی لە بەرامبەر 6 ساڵی حکومڕانەتی دەکەین کە تاوان نما بەرامبەر ئەو خەڵکی کوردستان ئەنجامی نەدەن خەڵکی کوردستان دەبی بوێرانە بێتە مەیدان ناکرێ هەموو ڕۆژێک شکست ئاژبەتاڵ ناپاچی چێ هەیە لە ئێمە قوربانیەک و دووی نەدابی لە ئەنجامی باوکو برا و خزم و کەس و دەربەدەر نەکراوی لە دەرەنجامی سیاسەتی ئەو دوو حزبە ناپاکەی کە قمار بە چارەنووسی گەلی کوورد دەکەن خەڵک تا لە ماڵەوە دابنیشێ تا لە ئەوروپا ناوەندەکانیان لێ نەگرێت گۆڕەپانەکانیان لێ نەگرێت ئەو دوو هێزە بەردەوام دەبن دوو هێزی تاجری مافیایی ناپاکن هاوڕیان خۆزیە لە شرۆژ بوونەیە خۆزیە بازرگان بوونەیە خۆزیە مافیا بوونەیە هەموو ئەوانە هەستی نیشتیمان پەروەریان هەیە ویژدانیان هەیە بەڵام ئەوانە هیچێک لەو خاڵانیان نییە ئەزمموی 26 ساڵ پیشان دەدا ئەو هەموو ئاژبەتاڵ و نەکسەیە بەڵام تا خەڵک بەردەوام بێ و تا ئەو هەموو هێزە لایەنە سیاسیانت کەی لە باشوور ترسنۆکانە لە بارەگاکانیانەوە بەس بەیان نامە دەرکەن کۆمەلگای کوردی ئەو خەڵکە هەژارە بەجێ بێلن پارتی وچێتی بەردەوام دەبن بۆیە وەرنە مەیدان ئێمە ئەو چالاکیە دەکەین لەگە ناوەندە سیاسەکاندا دەنیشین چالاکی زۆر زۆریت کە دەکەین پشتیوانمان بن لە وڵاتەکانیت کە لە کوردستان خەڵک خۆی ڕێک بێخی هەڵێک هاتۆتە دوی لە کۆر ئەو دوو بنەماڵەیە ببینەوە زۆر سپاسان دەکەم ئەو بەیان دەست خۆش زۆر باش ئێستاش هاوڕێبیان بە زمانی سویدی وتەیەک پێشکەشەکە با فەرمووی